بەڕێوەچوونی پێنجەمین کۆنفرانسی لالەش بۆ ئاشتی و پێکەوە ژیان و بۆی کە لەسەر ئەم کۆنفرانسەش زانیاری زیاتر وەرگین ئەڕۆینە لای میوانی ئازیزی بەرنامەکەمان خاتوو پەروین حەسەن کە بەڕێزیان سەر بە ئەنجومەنی باڵای خانمانن بە حکمەوەی کە خاتوو بەهار عەلی خۆیان یەکێک لە کەسانێک بوون کە لە ئەم کۆنفرانسە بەشداریان ئەکرد هەر بۆیە لە کاتی بەرنامەکەی ئێمە کاتێک بوو کە ئەو بابەتەکانی خۆی پێشکەشە کرد هەر بۆیە میوانی بەرنامەکە ئێستا خاتوو پەروین حەسەنمان لەگەڵایە. خاتوو پەروین بەیانی بەڕێزت باش و هەروەها هەولێری ئازیزیش. باش ئەزیزان سڵاو لە بینەرانی بەڕێز و لە جەنابیشتان. باڵێ خاتوو پەروین هەر با بە زانیارێکی گشتی لەسەر پێنجەمین کۆنفرانسی لالەش بۆ ئاشتی و پێکەوە ژیان دەست پێ بکەن لە ئەم جارەی کۆنفرانسەکە زیاتر تیشت کراوەتە سەر چ بابەتێک؟ طبعاً کۆنفرانسی لالەش بۆ پێکەوە ژیان ئەو ماوەی 5 ساڵە ئەنجام دەدرێت کە ئەم ساڵ پێنجەمین کۆنفرانسە کە ئەم کۆنفرانسە لە دوای ئەوەی کە بمانێنمانەوێ ئەو هێرشکردنەی داعش بۆ سەر مۆسڵ و بۆش سەر شەنگال و بە گرتنی دانیشتوانی یەزیدیەکان لەو ناوچەیە و لەگەڵ ئەوەشدا بە تایبەتی ئەوانەی کە بەرکەوتە بوون لەمەیە زیاتر ژنان و کچانی یەزیدی بوون کە کۆمەڵێ تند و تیژیان بەرامبەر کرای کە لەوانە تند و تیژی سێکسی بوو و کڕین و فرۆشتن بە بازرگانیکردنی کچان و ژنانی یەزید لە ناوچەکەدا. بۆیە زیاتر ئەم کۆنفرانسە ساڵانە تەئکید دەکەینەوە سەر ئەوەی کە ئایا چی بتوانین ئەو خزمە گوزاریانە وەکو لایەنی پەیوەندیدار وەکو ڕێکخراوی نێودەوڵەتی و وەکو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بکرێتە سەری. چونکە بمانێ لەوانەیە ئەم کۆنفرانس ئەم تند و تیژانە لە کاتی ململانەکانایە کە دەکرێتە سەر دانیشتوانی ناوچەکە بە هەر بیانێت بێ ئایا بە بیانی ئەوە بێت کە لە دین جیاوازی دینە بە بیانی ئەوەی کللتوریان جیاوازە بە بیانی ڕەگەزە بە بیانی زیاتر ئەمەی کە ژنانی کە داعشکرا دوو ئامانجیان کردە دەستێکێکیان لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی بۆ ڕەگەز دووەمیش لەسەر بنەمای ئەوەی کە ئاین بوو. بۆیە ئەم کۆنفرانسەی ئەم ساڵ زیاتر تەئکید دەکەینەوە سەر پێکەوە ژیان لە ناو هەرێمی کوردستانە بۆ هەموو ئاین و مەسەبەکان. زۆر باشە. خاتوو پەروین لە هەمان کاتیشا ئەزانین لە ڕابردووە لەگەڵ جەنگ و ململانەکانە بە تایبەتی ژنان و کچانی زیدی مامەڵەی بازرگانیان پێوەکرا لە وڵاتانی دراوسێ. ئایا ئەم کەیسانە تا چەند تەوەرێکی سەرچین بۆی کە ئێوە بتوانن لەم کۆنفرانسەیە گفتوگۆی لەسەر بکەن یاخۆ بگەڕێن بە دوای ئەوەی هەندێکیان هەتا ئێستش خێزانەکانیان چاوەڕێیانن چارەنووسیان دیار نییە. ئەمانە تا چەند کراونەتە بابەتێک کە بتوانن گفتوگۆی لەسەرکەن و کەسانێکی لێ ئاگدارکەنەوە کە بە دوای ئەم کێشە و گرفتانەیە بڕوا تاوەکو چارەنووسی ئەو کەسانە جارێکی تر بدۆزرێنەوە. ئێمە گرتمانێ نەمانەوێت حکوومەتی عێراق بەرپرسیاری یەکەمە بۆ ئەوەی کە بتوانێت هەم لە ڕووی خزمەت گوزاری و هەم لە ڕووی گەڕان بە شوێنیانە و داخوازیەکانی دانیشتوانی شنگال جێبەجێکا و حکوومەتی هەرێمیش ڕاستە لەوانەیە حکوومەتی هەرێم کردوێتی وەکو پێویست لە ئاستی تمۆحی هەمومانانە بێت. ئێمە ئەوەی کە لەم تەوەرەیە باسمان کرد یەکێک لەوەیە کە ئەو خزمە گوزاریانەی کە پێشکەشیان بکرێ ئایا خزمە گوزاری کۆمەڵایەتیە دەرونیە یاسایە تا چەند سەرکەوتوو بوو. یەکێ لە تەوەرەکانی کەمان ئەوەی یاسایە ئایا یاسای ناجات دەرچووە ئایا تا چەند چۆتە بواری جێبەجێکردن و چەند کاری لەسەر کراوە ئەو ڕێگریانە چییە کە یەکە بەردەمیان یەکێکی کە لەو کارانەی تری کە کاری لەسەر دەکرێت ئایا گەڕانەوەی ئەو کەسانە بۆ شوێن و زێتی خۆیان کەواتە ئێمە لێرەدا کۆمەڵێت تەوەرخراوەتە بینیت بە تاکید یەکێک لەو تەوەرانەشی نادیاری ئەو کەسانی کە تا ئێستا دیار نین و بتوانانی هەنگاوی چی بندێت بۆ ئەوەی بتوانانی ئەو کەسانە بدۆزرێتەوە ئایا لە هەر ناوچەیەکی کەیان لە هەر وڵاتێکی کە دابن چۆن بتوانین کاری جدی لەسەر بکەین. زۆر باشە. خاتوو پەروین لە چەند ڕۆژی ڕابردووە یەک شت ئەفۆی یەک شتی کە طبعا ئەوەی کە لێرە بەشداری کۆنفرانسەکەیە لایەنە پەیوەندیدارەکانن لایەنە پەیوەندیدارەکانی هەم حکوومەتی هەرێم
هەم لەسەر ئاستی عێراق و هەم ئەو لایەنانەی کە خۆیان وەکو یەزیدیەکان کە پەیوەندیدارن لە مووسڵ و لە شنگال کە کاری جدی لەسەر دەکات و ئامادەبوونی ڕێکخراوی نێودەوڵەتیشە بۆی بتوانانی ئایا ڕێکخراوی نێودەوڵەتی تا چەند توانیوێتی کاری جدی لەسەر بکات و تا چەند توانیوێتی ئەم قەزەیە بەرەو پێشەوە بەریان. زۆر باشە ئەزانین لە چەند ڕۆژی ڕابردووە وەکو خۆش ئاماژۆپیا ئەمە ئەرکی سەرەکی حکوومەتی عراقیە. لە چەند ڕۆژی ڕابردووە سەرۆکۆزیرانی عراق پێشوازی لە ئێستیەکان کرد و چەند کەسێک لەوێ ئامادە بوون و پەیمانیشی پێیان کە لە بودجەی ئەم ساڵی عێراقا پارێک تەرخانکە بۆ کێشە و گرفت و کەم و کوڕەکانیان چارەسەر بکە. لەم ڕۆیە کە ئێوە ئەم کۆنفرانسە ئەنجامێن بێگومان چەندین کەسایەتی یەزیدیەکان لەوێ ئامادەن. ئەوەی کە گوێتان لێ بووە یاخۆی ئەوان باسی ئەکەن زیاتر گرفتەکانیان خۆی لە چیا بینێتەوە ئەوە بۆ کۆمەڵی لایەنی ژیانی خۆیان ئەوەی ئێوە تەوەری سەرەکیتانە ئەمڕۆ ئەو تون و تویژە سێکسیانەیە کە بەرامبەر ژنان و کچانی یەزیدی ئەکرێ ئەوان داواکانیان چییە؟ گەڕانە بەدوایانە یاخود ئەو کەسانی کە هاتوونێشتەوە کێشەی دەرونیان بۆ دروست بووە و هەندێکیشیان ێستا بارودۆخیان ناتەواوە چه چارەسەرێ بکرێتە بەر بۆ ئەو کچانەی کە کێشەی و گرفتی دەرونیان بۆ دروست بوو بۆی کە چارەسەری پێویستیان بۆ بخەنە ڕوو؟ طبعاً کێشەکانی کچان و ژنان یەزیدی زۆرە بەگشتی هەم پیاوەکانی شەر دوو ڕەگەز بەڵام بە تایبەتی کچان و ژنان یەزیدی کێشەکانیان زۆرە هەر لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی یاسایەوە لە ڕووی کەمی خزمە گوزاری و یعنی کێشەکان ئەوەی پێک ژیانیان هەبێ زۆر کەمە کێشەکانیان بڵێن زۆرە و زۆر کەم هاتوۆتێتی بۆیە ئەمڕۆ لە تەوەری ئەمڕۆماندا هەموو ئەو کێشانە ئەخرێتە ڕوو و هەنگاوی جدیش ئەنین بۆ ئەوە ئێمە وەکو ئەنجومەنی خانمان وەکو حکوومەتی هەرێم بەردەوامین ئێمە لە نەک لە ڕۆژی کۆنفرانساتیان لە ڕۆژی ئەو ڕۆژە شومەی کە کچان یەزیدی و ژنان یەزیدی ڕوبەڕوویان بۆتەوە بەڵکو هەموو کاتەکان ئێمە پەیوەندیمانەیە لەگەڵیانە سەردانیانەکەین و داواکانیان بەرز ئەەکەینەوە و بەردەوامین لەگەڵ بەغدادا لەگەڵ تەمکینی مەڕئەی بەغدا چۆن بتوانین ئێمە هەنگاوەکان قۆناغەکانی تری کارکردن بەرینە پێشەوە بۆیە من پێم وایە ئەمە زۆر قورسە وەکو پێشتریش ئاگادارم کردن هیوادارم حکوومەتی عێراق ئەو هەنگاوەی کە ئێستا ناوێتی ئەو بەڵێنانەی ناوێتی بچێتە بواری جێبەجێکردن و ئێمە شۆ ئەنجومەنی خانمان بە دوواداچوونەکەین لەسەر کەیسەکانیان و لەسەر داواکاریەکانیان لە حکوومەتی عێراقدا. باشە پەروین خان تا چەند بە ڕاستپاردەی کۆنفرانسە پێشوەکان کار کراوە بۆ نمونە بەڕێزت باسی لایەنی یاساییت کرد یەکێ لە کێشە یاساییەکان ئەوەیە کە ئەو کچانەی ئەو ژنانەی بەهۆی دەستێژی داعشەوە مناڵێکیان هەبووە یان مناڵێکیان بۆ دروست بووە لە ئێستاە بەداخەوە کێشەی دەرکردنی تەسکەرە جنسیان بۆ دروست بووە لە ڕووی یاساییەوەیەکەواتە ئەمە تا چەند هەڵدراوە بە ڕاستپاردەی کۆنفرانسە پێشوەکان ئەم جۆرە لە کێشە یاساییانە بە دوواداچوونی بۆ بکرێت ئاسانکاری بۆ بکرێت بۆ ژیانی ئەم کەسانە. طبعا هەموو کۆنفرانسە کۆمەڵی ڕاستپاردەی تیادە دەرەچێ و ئەو ڕاستپاردانە مەرجنێ لە 100% ڕاستپاردەکان بچێتە بواری جێبەجێکردن بەڵام ئەبێ هەنگاوی بۆ بنێت و قۆناغ بە قۆناغ بتوانانی بچێتە بواری جێبەجێکردن یەکێک لە دەرچوونی یاسای ناجیات کە دەرچوو بوو ئەوە یەکێک بوو لە داواکاری و یەکێک لە ڕاستپاردەکانی کۆنفرانس بوو خۆشببختانە ئێستا دەرچووە بەڵام لە جێبەجێکردنا ئەبێ لە کاتی جێبەجێکردنا بزانین ئەو عەرقەلانە چییە و بەنسبەت مناڵەکانیشەوە بە هەمان شێوە ئێمە هەنگاومان ناوە و کۆمەڵی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی شەر هەنگاویان ناوە بۆ ئەوە تا چەند کاری لەسەر بکرێ وەکو وتم تەسکەرە و جنسیە و هەندێک کاری ئەوان وەکو ئیداری یان وەکو کارکردن لەسەری ئەچێتەوە سەر عێراق دەبێ عێراق ئەو هەنگاوە بنێت ئێمە ئەوەیە ئەبێ هەنگاو بنێن بەوەی تۆ بتوانین تا چەند بە تەنسیق لەگەڵ حکوومەتی عێراقا بتوانین تا چەند بە تەنسیق لەگەڵ حکوومەتی هەرێما و لەگەڵ حکوومەتی عێراقا کاری جدی لەسەر بکەین هەنگاوەکان بچێتە پێشەوە بەڵام بەتاکید هەموو ڕاستپاردەیەک وەکو ئاماژەم پێەیە لەوانەیە لە کۆنفرانسێکا یەک ڕاستپاردە بچێتە پێشەوە کۆنفرانسێکی کە بەتاکید ئێمە هەنگاوی جدی ئەنین بۆ هەموو ڕاستپاردەکان. زۆر باشە خات و پەروین ئێوە لە ناونیشانی کۆنفرانسەکەشدا باسی پێکەوە ژیانەکەن
ئێستا بینی هەندێک لە خێزانەکان یزیدیەکان بەتایبەتی لە کەمپەکانی پارێزگای دوهۆک هەندێکیان لەوێ ماونەتەوە و هەندێکیان لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان دیشتەجێ بوون تا چەند ئەمەش تەوەرێک هەبێ کە بتوانن ئەمانە بگەڕێنەوە زێدی خۆیان ئەمانە بگەڕێنەوە شوێن و ماڵی خۆیان و ئەو کەسانەشی لە کۆنفرانسەکەیە بەشدارن ئایا تا چەند بەرپرسی حکوومەتی عراقی و بەرپرسی حکوومەتی هەرێمی کوردستانیشی تیا بەشدارە بۆی ئەگەر کێشەکان پەیوەندی بە حکوومەتی عراقیەوە بێ ئەوان چارەسەری بکەن ئەگەر هەندێک کێشەش پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بێ حکوومەتی هەرێمەوە بێ ئەمان چارەسەریکەن تا چەند ئەمانە بوونی هەیە طبعا وەکو بەرپرسان هەندێکیان چەند بەرپرسێک بەشدارن هەم لە حکوومەتی هەرێم و هەم حکوومەتی عێراق بەڵام گەڕانەوەی ئەو کەسانە بۆ زێتی خۆیان و لە کەمپەکانە بێنە دەرەوە بەجددی ئەوە پێویستی بە دەعمێکی مادی زۆر هەیە و پێویستی بە دابینکردنی خزمەتگوزاریە معقول نییە لە کاتێکا لە کەمپەکانە بڕۆنەوە زێتی خۆیان بەڵام مەوایەکیان نەبێت شوێنێکیان نەبێت یایە دانیشن بۆ هیچ خزمەتگوزاریەکیان نەبێت کە بتوانن ژیانی تیا بەرنەسەر بۆیە ئەوەش وەستاوەتە سەر حکوومەتی عێراق هەرچەند حکوومەتی هەرێم هەنگاو دەنیە بۆی بەڵام ئەکە زیاتر ئەکەوێتەوە سەر حکوومەتی عێراق تا چەند قەرەبوویان نەکاتەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی دابینکردنی پێداویستیەکانیەوە لە ڕووی شوێنی ژیانیانەوە و سەرەکی ترین ئەمن و ئاسایشی ئەو مەنتیقەیە تا چەند ئەتوانرێ ئاسایش بمانوێ نەمانوێ ئێمە خەلایەکانی داعش ئێستاش بەنهێنی لە هەندێک شوێنە هەیە لە دەوروبەری مووسڵا هەیە بەڵام تا چەند ئەمە بتوانرێت کاری لەسەر بکرێت لەبەر ئەوە ئەبێ لە ڕووی ناحی ئەمنی و ئاسایشە و شوێنەکە پارێزراو بێ و دووە ئەوەش ئەبێ هەموو خزمەتگوزاریەکانی مادی و معنەویان بۆ دابین ئەجا ئەتوانن بچنەوە زێتی خۆیان دانیشن بۆیە ئەوە بەجێ هێڵین بۆ ڕۆژ بزانین لەکەیە ئەتوانن حکوومەتی عێراق ئەو پێداویستیانیان بۆ دابین باشە خات و پەروین بەڕێزت ئاماژەت بەوە کرد ئێوە بە بەردەوامی خەریکن لەگەڵ ڕاخشکە ئێزدیەکانمان بەتایبەت لەگەڵ کچان و ژنان پەیوەندی دروست ئەکەن بۆ ئەوەی کە ژیانێکی ئاسایی تریان بۆ دروست بکەنەوە بە حکمی ئەزمموی خۆت و بەرکەوتنەکانت لەگەڵ کچان و ژنانێک کە بەتایبەت دەستدرێژی کراوەتە سەریان لاتان وایە بۆ لایەنی دەرونی هیلاکی ئەمان ئەبێ چی بکرێت چۆن ئەمان تێکەڵ بە ژیانی ئاسایی بکرێنەوە ئێوە خۆتان چیتان بۆ کردەوە هەروەها لاتان وایە کە ئەبێ چیان بۆ بکرێت بەنسبەت ئەوە وەکو ئەنجومەنی خانمان لەگەڵ بە هاوکاری لایەنە پەیوەندی دارەکان ئێمە هەنگاومان ناوە بەڵام طبعاً ئەوانەی کێنە ئەوێ یەکەم لە ڕووی دەرونیەوە ئەبێ سنتەرێکی زۆر باشی نێودەوڵەتی بێت کە بتوانێت لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە چارەسەری کێشەکانیان بکرێت ئەمە یاگد و ئەبێت بتوانێت یاسای ناجیات جێبەجێ بکرێت چکە بۆ ئەوەی بتوانن هەم ئەو کەم و کوردیانێ ئەو پێداویستیانیان هەیە بۆیان دابین بکرێت و یاساکە بچێتە بواری جێبەجێکردن وە سێش ئەوەیە کە چۆن بتوانین هەوڵ بین بتوانن بێنەوە ناو کۆمەلگا لە ناو کۆمەلگای بە چۆن سەیری ئەمانە دەکرێت ئەو کەسانە کەم نییە کە تەحەڕوشی سێکسیان توندوتیژی جنسیان بەرامبەرکراوە بەجددی توندوتیژێکی زۆر خراپ زۆر ئاژەڵیانە لەگەڵیان نابوون و سەرڕای توندوتیژیەکان زۆر عەزابیراون زۆر ئەشکەنجە دراون کە ئەمە بڕوانەکەم لە هیچ شوێنێکە ئەمە قوبوڵ بکرێت بۆیە ئەکرێت ئەمانە یعنی زۆری ئەوێت ئەو کەسانە بێنەوە لە شەو ڕۆژێکا و لە ساڵی 2 ساڵە ناتوانن بێن ئەو ژیانیان کە وەکو جاران بگەڕێتەوە بەڵام ئەتوانین قۆناق بە قۆناق لە دوای ئەوە کاری جدی لەسەر بکرێ بۆیان زۆر باشە خات و پەروین من وەکو دوایین پرسیاری خۆم ئەم کۆنفرانسە چەند ڕۆژ بەردەوام ئەبێت و ئەوەی کە تۆش باسیەکەی ئەم گرفتەی کە ڕوبەڕووی کچان و ژنانی یەزیدی بۆتەوە گرفتێکی کەم نییە گرفتێکی گەورەیە چارەسەری پێویستە کەسانی لایەنی دەرونی و کۆمەڵایەتی و کەسانێکی پێویستەکە شوێنێکی تایبەتە بێم کەسانە جارێکی تر بێنەوە سەرژیانی ئاسایی خۆیان ئەمانە تا چەند گرنگی پێدراوە چەند ڕۆژیش کۆنفرانسەکە بەردەوامە بێت طبعاً کۆنفرانسەکە یەک ڕۆژە بەڵام ڕەچاوی هەموو لایەنەکان کراوە کە هەم لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و هەم لە ڕووی لایەنی پەیوەندیدار و هەم نوێنەرانی خۆشیان لەوێ بەشداری کۆنفرانسەکە بن
هیوادارم کۆنفرانسەکە بە کۆمەڵی ڕاستپاردەی زۆر باش دەرچێت و ڕاستپاردەکانیش ئەو کاتە ئەوەی پەیوەستە بە حکوومەتی هەرێمەوە پێشکەش بە حکوومەتی هەرێمەکرێ و ئەوەی پێویستە بە حکوومەتی فیدراڵەوە کاری لەسەر ئەکرێت و بە دوواداچوون ئەکرێت تا چەند بتوانین کاری جدی بەسەر ڕاستپاردەکانە بکرێت. باڵێ سپاس بۆ بەڕێزت کاروین سپاس بۆ هەوڵەکانی ئێوە و بە هیوای ئەوەی کە ئینشەڵڵا ئەم ڕاستپاردانە کاری بۆ بکرێت کاری لەسەر بکرێت بۆی کە ژیانێکی ئاسایی بۆ براخشکە ئێزدیەکانمان دروست بکرێت وەکو هەموو مرۆڤێک ئەوانش حەقی خۆیانە کە ژیانێکی ئاسوودە و ئاساییانە.